مانگرتنی کرێکارانی گرین عێراق. کرێکارانی بەشی بەرهەمهێنان لە کۆمپانیای گرین عێراق 12 داواکاری سادەیان خستە بەردەم ئیدارەی کۆمپانیاکە، بەڵام بێوەڵام مایەوە. داواکاریەکانی کرێکاران بریتی بوون لە ماف و موچەی یەکسان، مافی وەرگرتنی مۆڵەت، چاکردنی سیستەمی هەوایی سارد و گەرم، دابینکردنی پێڵاو و جلوبەرگی گونجاو و کۆتاییهێنان بە هەندێک ڕەفتار وەک وێنەگرتنی هەندێک لە سوپەرڤایسەرەکان، ئەمانە و هەندێک داوای تری هاوشێوە. هەروەها گەڕانەوەی ئەو دوو کرێکارەی وەک نوێنەری کرێکاران دەستنیشان کرابوون و لەسەر کار دەرکران. پاش وەرنەگرتنی هیچ وەڵامێک، سەرنجام ڕۆژی 3 ئازار بە نووسراوێک ڕایدەگەیەنن کە سەر لە بەیانی 4 ئازار خۆپیشاندان ئەنجام دەدەن. ڕۆژی 4 مانگ زیاتر لە 300 کرێکار نەچوونەوە سەر کارەکانیان و لە دەوری یەک کۆبوونەوە. هەمان کات تیمی بڵاوکراوەی دەنگی کرێکاریش گەشتە لای کرێکارانی مانگرتوو. کرێکاران بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوون لەسەر مانگرتن و سووربوون لەسەر داواکاریەکانیان. هەروەها بانگهێشتی دەستگاکانی ڕاگەیانیان کرد و لە دۆخی کارکردن و خواستەکانیان قسە و باسییان بۆ کردن. هەروەها ئاماژەیان بۆدا کە هەڕەشیان لێکراوە و پەیوەندی بە کەس و کاریانەوە کراوە. مانگرتنی کرێکارانی گرین عێراق هەنگاو و نمونەیەکی جیاواز بوو لە ماوەی ڕابردوودا کە چۆن کرێکاران خۆیان هەوڵی چارەسەری کێشەکانیان و گەیشتن بە خواستەکانیان دەدەن. سعاتی کار کەمی موچە نابەرابەری لە موچەیە هەلوبەری کارە